لەگەڵ دەستپێکردنەوەی بانگەشەی هەڵبژاردنەکان لایەنە دەسەڵاتدارەکان هەردەم بەڵێنی گەورە و باقوبریق بە هاوڵاتیانی دەدەن لە نێویشیاندا بەڵێنی جێبەجێکردنی مادەی ١٤١ هەڵوێستی سیاسی و وەرگرتنەوەی مافە دەستووریەکان و چەندین شتی دیکە کە لە چەند خولی پێشوودا و بە ژمارەیەکی زۆرتریشەوە نەیانتوانیوە ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن و ئێستاش بە هەمان بەڵێن بانگەشەکانیان گەرم دەکەنەوە. بەم ستایلە ئیشکەن کە تەنها هەدەفی ئەنمانەوەی خۆیانە لەسەر کورسی دەسەڵاتی هەرێمی کوردستان. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە دوو پارتی دەسەڵاتدار ئامانجی کارکردنیان تەنها مانەوەی خۆیانە لە دەسەڵات ئەو خاڵەت جەوهەریانەی کە باسیشی دەکەن تەنها بۆ فریودانی هاوڵاتیانە. ئەوانەوەکو حیزبی سیاسی سیاست و حیزب و قەزەی کوردی هەموو ئەوانەیە کردوون بە وەسیلە بۆ مانەوەی خۆیان بۆ بەهێزبوونی خۆیان بۆ ئەوەی کە ئەوان لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان هەبێ لە عێراقدا دەسەڵات و پارەیان هەبێ هەموو هەدەفەکە ئەوەیە بۆی ئەوان جددی نین لەم مەسەلەدا تەنها شتەکەی ئەعلامیە و بۆ تەختیەکردنی لە ڕێگای ئەعلامەوە بۆ تەختیەکردن و بۆ ئەوەیە کە خەڵک بەم مەسەلێدا کەمێک ینی جەزم ببیان جوێی خۆی لێ بخا بڵێ ئەوانە کارمان بۆ دەکەن کە لە واقعدا هیچ ناکەن. لای خۆشیەوە چاودێرێکی سیاسی دەڵێت دەسەڵات دروشمەنەتەوایەتیەکان و بەدەستخستنەوەی ماف و داواکاریەکان وەک تۆڕێک بەکاردەهێنێت تاکو دەنگی بۆ کۆبێتەوە ئەگەرنا لە ڕابردوودا لایەنە دەسەڵاتدارەکان توانایان هەبووە ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن بۆچی جێبەجێیان نەکردووە و نەیانهێناوەتە دی. جێبەجێکردنی بەڵێنەکان پێویستە بەبوونی دەسەڵاتەوە دیار هەردوو حزبی دەسەڵاتیش پارتوێکێتی بەحکمی ئەوەی کە دەسەڵاتی کارژێڕی و سیاسی و ئابووری و سەربازی و ئەمنی و جوگرافیان لە بەدەستان دەتوانن بڕێکی باش لەو بەڵێنانێک کە داویانە جێبەجێ بکەن بەڵام کە جێبەجێ ناکەن سەبەب چیە هۆکار چیە؟ من هۆکاری جێبەجێ نەکردنی ئەو بەڵێنانەی کە بە درێژای پرۆسەکان هەڵبژاردن کە ئەوان دەیدەن ئەوەیە کە بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. هۆکار یەکەمیان پەیوەندی بە خودی حزبەکەی خۆیانەوە هەیە کە ئەو حزبە بەڕاستی نیەت و ئیرادەی ئەوەی نییە کە نێوەڕۆکی بەڵێنەکان جێبەجێ بکاتن تەنها ئەو بەڵێنانە وەکو مادەیەکی خامی انتخابی بەکاردێن وەکو ڕێکلامێک بەکاردێنێتن وەکو تۆڕێک بەکاردێنێتن کە بۆی کە زۆرترین دەنگدەر بە خۆیدا کۆ بکاتەوە. لەگەڵ نزیکبوونەوەی هەر هەڵبژاردنێک لایەنە دەسەڵاتدارەکانی هێز و پارە لە هەرێمی کوردستان هەردەم هەمان ئەو بەڵێنانە بە هاوڵاتیان دەدەنەوە کە لە چەند 4 ساڵ پێشتر بەڵێنی بەدیهێنانیاندا بوو. لێدانەوەی هەمان ئەو قەوانی ڕابردوو واتای ئەوە دەگەیەنێت ئەو کەسانە هیچیان لە باراندا نییە و تواننا و زیرەکی ویستی بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانە سنووردارە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.